ئێمە هاتین بە پشتبەستن بە کۆمەڵێک کەس لە کۆلێجی بڵێن زانستە سیاسیەکان باشە وە چەند میوانێک لە دەرەوەی ئەو کۆلێجە دیشان پسپۆڕن لە فەلسەفەی سیاسی لە علومی سیاسی حەزمان کرد گفتوگۆ بێنینە پێشێ لەسەر عەفرین باشە گفتوگۆکان لەسەر ئەم زۆرە پەلاماردانە سەربازیانە بە باوەڕی من ئەکادیمی پێ باشترە چونکە کاریگەری خۆی دەخاتەوە لە بەرەوەی هەندێک وردەکاری هەیە لەسەر جیۆسیاسی لەسەر ململانی نێودەوڵەتیەکان ململانی هەرێمیەکان پەلاماردانی سیاسی و سەربازی ڕوونەکاتەوە ڕەنگە ئەکادیمیەک هەندێک وردەکاری بزانێ ڕەنگە نا ئەکادیمیەک ئەوەندە نەیزانێ باشە بەڵام ئەم زانینانە لە کۆتاییدا چەند قازانجی هەیە چەند جۆگری کورد چەند مرۆڤەکان کە جۆ لەم زۆرە گفتوگۆیانە دەگرن لە تەلەڤیزیۆنیان لە شوێنێکی ئەوە لە ئێوارە کۆڕێکی ئەوەیە چەند کاریگەری دەخاتەوە چەند کاریگەری لە نێوەندی سیاسی ئەخاتەوە چەند نێوەندی سیاسی والیەکە بۆ لەمە بەدووە پشت بە نێوەندی ئەکادمی بەستێت تاوەکو لێکدانەوە بکات بۆ کێشە سیاسیەکان باشە بۆیە کۆمەڵی ئەکادمیانی کوردستان وەک هەنگاوێک بە باوەڕی من هەنگاوێکی خراپ نەبوو گفتوگۆ هێنایە پێشێ لەسەر عەفرین بەڵام ئەم جۆرە عەفرینانە ئەگەر بەردەوام بن دەبێ گفتوگۆکانیشمان بگۆڕێن دەبێ گفتوگۆکانیشمان بەردەوام بن وە گەرانتیش نییە عەفرینەکان بەردەوام نەبن.